سڵاوتان لێبێت بینەرانی زارێ کرمانجی پشتیوانکردیمم ئەمڕۆ هاتوومەتە بانکی ڕواندوس هەڵبەتە پرۆسەی هەژماری من کە لەلایەن کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە گرنگی و هاوکات بە بایەخەوە دەڕوانێتە ئەم پرۆسەیە لە سنووری هەرێمی کوردستانش بەگشتی پرۆسەی هەژماری من لە بەشێکی زۆر لە فەرمانگەکان و فەرمانبەران ئەم کارتی هەژماری منیان دروست کردووە بۆ گرنگی دروستکردنی پرۆسەی هەژماری من و ڕێکارەکانی و چۆنیەتی ئەنجامدانی ئەم پرۆسەیە دەمەوێت گفتوگۆ لەگەڵ بەڕێوەبەری بانقی ڕواندز بکەم کاک خۆشمەند ڕسوول میوانی منە سڵاوت لەوێتەوە کاتت باش گەر باس لە هەژماری من بکەین گرنگی هەژماری من چییە بۆ فەرمانبەران بەگشتی بۆ موچەخۆر بەتایبەتی زۆر سپاس کاک پشتیوان زۆر بەخێربێن دیارە پرۆژەی هەژماری من پرۆژەیەکی گرنگی حکوومەتی هەرێمی کوردستانە لە کابینەی نوێم بڕیاری لەسەر دراوە ئەم پرۆژەیەش دیارە لە ماوەی 2 ساڵ دەبێت جێبەجێ بکرێ و گرێبەست کراوە لەگەڵ چەند بانقێکی ئەهلی گرنگی ئەم پرۆژەیە تۆمارکردنی تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستانە ئەم پرۆژەیە بەڕاستی ئەنی پرۆژەیەکی زۆر گرنگە و لە تەواوی دنیا جێبەجێ ئەکرێت بەم کارتە موچەخۆر ئەتوانێت لە سەرتاسەری کوردستان موچەی خۆی وەربگرێ و ئەتوانی لە دەرەوەی وڵاتیش بە تەوابوونی پرۆژەکە ئەتوان لە دەرەوەی وڵاتیش کار بە و کارتە بکات لە ڕووی برین بانکیشەوە ڕاستی قەڵەبارغی و نۆرەگرتن نامێنێ ینی موچەخۆر ئەتوانێت لە هەر کاتێک بیەوێ موچەی خۆی وەربگرێت بۆ نمونە زۆربیان ئەو موچەخۆران بە تایبەتی برا پێشمەرگەکان لە کاتی دابشکردنی موچەکانیان زیاتر زۆربیان لە دەوام بوون ئەنی کێشیان بۆ دروستە بوو بۆ وەرگرتنی موچەکانیان بەڵام بە تەوابوونی ئەو پرۆژێ و دروستکردنی ئەو کارتە ئەتوان ڕۆژانی پشوش وە لە پاش دەوام ینی بە شەو یان جمعە ئەوانە ئەتوانن موچەکانی خۆیان وەربگرن باسی جەنجاڵی ناو بانکەکانت کرد لە 2 ساڵی ڕابردوو لە بەشێکی زۆر لە بانکەکان بەهۆی جەنجاڵی و هاتنی موچە لە یەک کادا و ئەوکە دابشکردنی جەنجاڵی زۆر دروستە بوو هەژماری من وا دەکات کە بانکەکان بە شێوەیەکی بەرچاو بڵێم ئاسایی ببنەوە و بەشێکی کەم نەبێت هاوڵاتی ڕوو لە بانکەکان نەکات وەک ئەوەی کە بەهۆی ئەوەی لە کاتی دابشکردنی موچە جەنجاڵی زۆر دروستە بوو بەڵێ بەتاکید وڵا لەو ماوانەی ئاخیری کێشەی زۆر لە بانکەکان کێشەی نۆرەگرتن بوو قەڵەبارغی بوو سەبۆ نمونە ڕۆژی شەممە نزیکەی 4-5 وەزارەت موچەی ئەدرا بەڕاستی ئەوەش کێشە بوو لۆ بانکی بەڵام لەگەڵ ئەم پرۆژەیە ئەو قەڵەبارغی و نۆرەگرتنە نامێنێت ینی تەنها زیاتر ئەو بڵێن ئەو خەڵکە سەردانی بانکەکان ئەکات ئەوانی کە موچەخۆر نینە ئەوانەی بڵێن لە ڕێی بانکەوە برین پارەدا ئەنێن یا سابەکەن زیاتر هەر ئەوان ئەو کات برین سەردانی بانکەکانەکەن ئەوەی دیکە ئەتوانن لە ڕێی ئەم جیهازانە جیهازی ATM پارەکانیان وەربگرن و ئەو قەڵەبارغێش دروست نابێت کە لەسەر بانکەکان هەیە و کار ئاسانێکی زۆر باشیشە ینی بەڕاستی بە تایبەت لەو برین فەرمانبەرانی بانک لە زۆر بانکەکان ینی فەرمانبەری زۆر کەمە ینی بەڕاستی کێشە بوو بەڵام ئێستا کار ئاسانی لەوانیش لە ئەوەی ئەو زەختە زۆرە لەسەر بانکەکان کەم بێتەوە ئەمە پرسیارش بکەم وەکو بەڕێوەبەری بانک ئەگەر وەڵام بدێتەوە لە بەشێکی زۆر لە بانکەکان لە هەرێمی کوردستان بەگشتی لە کاتی دابشکردنی موچەخۆر دەیتوانی تەواوی موچەکەی باتەوە بەڵام هەژماری من وا دەکات کە موچەخۆر ئەو پارەی کە موچەیەکە هەیەی بتوانێت بەشێکی لە موچەکەی بخەوێنێ یاخود بڵێم پاشەکەوت بکات ئەمە تا چەند سوودی ئەبێ بۆ موچەخۆر بەڵێ بەدڵنیایی لە کاتی دابشکردنی موچە بە تایبەت ئەوانەی لە فەرمانگەکانی خۆیان موچیان وەرەگرت تەواوی موچەکانیان وەرئەگەر یعنی هیچ نیان ئەتوانێت هیچیان پاشەکەوت بکەن بەڵام لە پرۆژەی هەژماری من
ئەو فەرمانبەرە ینی ئەتوانی و ئاساییە بەشێک لە موچەکەی وەربگرێت و بەشێکیش پاشەکەوت بکات ئەوەش کار ئاسانیەتی زۆر باشە. باس لەوەش بکەم کە بەشێکی زۆر لە موچە خۆران کە داکاتی دابشکردنی موچە هەروەک ئاماژت پێدا جەنجاڵی زۆر دروستە بی. بانقی ڕواندست چەند موچە خۆر لە بانقی ڕواندست ماگانە موچە وەرەگرن و هەبوونی هەژماری من بانکەکان فەرمانبەرانی بانکەکە بۆ پێیکە لە کاتی دابشکردنی موچەگەر لە ڕۆژانی پشوش بە بانکەکان داوامی ئاسایی خوانە کرد ئەمەش دەریچەیەکی باش نای بۆ فەرمانبەرانی بانکەکان کە ئەو زەخت زۆرەی کە پێشتر لە سەریان بوو نامێنێت و هەروەک هاوڵاتی دیکە دەتوانێت پشوەکانیش لە پشوە تایبەتەکانیش لە ماڵەوە بێت هاوشێوەی فەرمانبەرانی دیکە. بەرێ وەڵا ینی پێ ئەمە لە ڕۆژانی پشوە زۆردار داهاتینە دەوامی ئەمە نزیکەی 2000 موچە خۆرمان هەیە وەکو بانکی ڕواندست بەڵام ئەو موچانەی بڵێ کە داهاتن زۆر جاری وهەیە دەکەتنە ڕۆژانی پشوش بەڵام نەک بانکی ڕواندست بانکەکان بەعام ئەو بانکانی کە موچیان لێدا بەشەکرا دەوامیان ئەکرد بەڵام لەو پرۆژەیە وەکو باسم کرد ینی ئەو زەختە نامینێ لە بانکەکان و بۆ بانکەکانیش ینی کار ئاسانی بۆ فەرمانبەرانی ینی ڕۆژانی پشویان لە ماڵی خۆیان ئەبن و موچەخۆرانیش لە ڕۆژانی پشوو ئەوانش ئەتوانن لە دەرەوە لە جیهازی ئەیتیئێمەکان پارەی خۆیان ڕابکێشن ئەم جیهازش بەخۆی پرۆژەکە بۆ ماوەی 2 ساڵە ڕێکەوتنیش لەگەڵ ئەو بانکانی کە لە فۆرمەکە ئاماژەی پێکرا ئەو فۆرمەی کە ئەدرێتە فەرمانبەران لە هەر 1000 موچەخۆرێک جیهازێکی ئەیتیئێم دائەندرێ ینی قیاسەکە بەو شێوەی کرایە. پرسیارمەوەبی کاک خۆشمەند لە ئەو موچە خۆرانێک کە موچە وەرەگرن کە پێشتر موچان لە بانکەکان وەرەگرت هەروەک ئاماژەت پێدا بۆ هەر 1000 موچە خۆرێک ئەو یەکێک لەم دەستگانە دەتوانێت دابدرێت بۆ ڕاکێشانی پارە. لە سنووری ڕواندست بە گشتی و فەرمانبەران تا چەند بەدەم ئەم پرۆسیوە چوون و تا چەند ئامادەیان تێدایە بۆ کردنەوەی هەژماری من بۆەوەی کە فەرمانبەران تاوای فەرمانبەران ئەوانەی کە موچە خۆرن لە بانکەوە ئەم کارتیان ئەم فۆرمان پڕ کردوتەوە. بڵێ بە خۆشحاڵیەوە وەڵا فەرمانبەران ئامادەیان تێدایە بۆ پڕکردنەوەی فۆرم و ینی باوەڕکە زۆرترین پرسیار ئەوانەی کە برین فۆرمیان پڕ نەکردووە یان هێشتا مامەڵەکانیان تەواو بووە پرسیاری ئەومان لێ ئەەکەن کە کەنجی بچن فۆرم پڕ بکەنەوە بەڵام پڕکردنەوەی ئەو فۆرمەوە جێبەجێکردنی کارەکان زیاتر لە ڕێی بەڕێوەبەرایەتە گشتیەکانەوە بڕیار لەسەر ئەدرێت و فۆرم ئەچیتەوە بەڕێوەبەرایەتی و فەرمانگەکان لەوێ فەرمانبەران فۆرمەکە پڕ ئەکەنەوە لە هەڵبژاردننی بانکەکانیش ئارەزومەندانەیەوە تا ئەو بانکانی کە لە فۆرم ئاماژیان پێکراوە فەرمانبەر بە ئارەزوی خۆیتی یەکێک لە بانکەکان هەڵ ئەبژێرێ ئەوەی برین مامەڵەشی تەواو کردووە زۆر جار پرسیار لە ئێمە ئەکات هەرچەندە وەکو زانیاری بەڕێستان ینی لەوانەی ئاگاداریش بن بانکە حکومیەکان ئەم پرۆسەیە جێبەجێ ناکەن چەند بانکێکی ئەهلیە بەڵام پرسیارەکان ئاراستەی ئێمە ئەکرێن بەوەی کەنجی ئەو فۆرمە کەنجی ئەو کارتەمان بۆ دێتەوە ئەوە ئەسەلمێنێت کە موچەخۆران بەدەم ئەم پرۆژەیەوە ئەچن و خۆشحاڵن بەوەی کە ئەو پرۆژەیە جێبەجێ ئەکرێت ئەوانیش ئەزانن کار ئاسانیەکی زۆرە لە زۆر ڕۆوە کە باسمان کرد. زۆر سپاس هۆشمەند ڕەسوول بەڕێوەبەری بانکی ڕواندست بەڵێ ئەوەی گوێویستی بوون قسەی بەڕێوەبەری بانکی ڕواندست بوو لە سەبارەت بە پرۆسەی هەژماری من ئاماژەی بەوەدا لە سنووری ڕواندست هاوڵاتیان بەدەم ئەم پرۆسەوە چوون و ڕۆژانە پرسیار ئاراستەی ئەوانە کرێت کە ئاخۆ چۆن و بە سڕێ کارێک دەتوانن ئەم فۆرمە پڕ بکەنەوە هاوکات ئاماژەی بەوەشدا بۆ هەر 1000 موچەخۆرێک سیستەمێک دیاری کراوە کە دەتوانانی موچەی لێوەربگرێت بەڵێ ئەمە کۆی ئەو زانیارە نەبوون لەسەر پرسی پرۆسەی هەژماری من